سبا بلا سباتا گر هودکی بادی سبا بلا سباتان گر تختی سلیمانی ای خات هواتان گر تختی سلیمانی ای خات هواتان دوێنێ نەفەسم بوو بەتەر خانەی چینی دوێنێ نەفەسم بوو بەتەر خانەی چینی ئێنای کە زەبانەمەی موسکینی وەفاتان هێنای کە زەبانەمەی موسکینی وەفاتان لەم گوڵشان ئەگەر حاڵی دڵم ڕۆحم بپرسێ لەم گوڵشان ئەگەر حاڵی دڵم ڕۆحم بپرسن ئەی مرغی زمانم شەو و ڕۆژ نەغمە سووراتان ئەی مرغی زمانم شەو و ڕۆژ نەغمە سووراتان دڵڕۆیی وەبیست و ماڵێن وانە مەدینە دڵڕۆیی وەبیست و ماڵێن وانە مەدینە ڕۆحماوە کە بیکەم بە فیداتان بە فیداتان ڕۆحماوە کە بیکەم بە فیداتان بە فیداتان دەنگت نەرزێ مامۆستا هەر بمێنی دەستت خۆش بێت. سڵاوتان لێ بە بەیانی ڕۆژی هەینیتان باش بە هیوایەوەی کە ڕۆژێکی ئاسوودەتان دەست پێ کردوێت هەرچەند ئەگەر بە بەرهەمێکی میوزیکی لەم چەشنە جوانەوە دەست پێ کردوێت بێگومان هەر باشە بێ ئەمڕۆ لەگەڵتانە بین بۆی کە ڕۆژەکەتان تایبەتتر بکەن لە ڕۆژێکی نوێی ئەمڕۆمانەوە ڕەواندا دەستخۆش سەحەر دەستی مامۆستا ئاریان خۆش بێ دەستی هاوڕێیان خۆش بێت ئەجزان و خۆشەویستان سڵاوتان لێ بێم کاتەوە هەموو کاتێکتان باش ئەمڕۆ بەرنمەیەکی تایبەتان پێشکەشەکرێت و هەر بە دەستپێکی بەرنمەکەمانە دیارە کە بەرنمەیەکی تایبەتە ئەمڕۆ بەرنمەیەکی تایبەتمان هەیە تیپی مۆسیقای فۆلکلۆری کوردمان لەلایە کە ئەکرێت بڵێن لە بەرنمەی ڕۆژێکی نوێەوە بۆ یەکەمین جار دەست دەکەنەوە بەکارە هونەریەکانیان و بەردەوامیانە بێت و بەرهەمەکانیان پێشکەش بە ئێوەی ئازیزەکان مامۆستا ئاریان سڵاو دەبێ بەخێر بیت ئەم کاتەوە باش بەخێربێ دەنگە ناڕزێ بەیانی باش لە هەموو بینەرانی کورسات و سڵاو بۆ ئێوە دووبارە ئەو دەنگت نەڕزێ یەخوا کاک ئاریانجا بە ناوی ژەنیارە ئازیزەکان بە هەرچەند ماشەڵڵا لەبێ هەموویان دیارن ئەو مامۆستا سەباح عەبدوڵڵا یا ڕەبی هەر تەمەن درێژ بێ و دەست و پەنجەی خۆش بێ بۆ سنتورە جوانەیەوە کاک عادل حەسەن ئەرکان ڕۆستەم بەختیار مستەفا ئیبراهیم عەبدوڵڵا شوان قەرەداغی کە بێگومان هەم گوێمان لە دەنگی خۆشی ئامێرەکانیانەوەی هەم هەندێکیشان کە دەنگ خۆشن ئەمڕۆ لە بەرنامەکە گوێمان لە دەنگە خۆشەکە
بەخێر بێت. مامۆستا فەرموو قسەی خۆتان سڵاوی خۆتان بگێنن. یا خۆشە جوان لە مۆسیقای کوردی و بابەتی هونەری ملی بێت تیبی مۆسیقای فۆکلۆری کورد لە دێر زەمانەوە ینی من تقریبەنەوە لە 93 بۆ 94 ئەم گروپە هەبوو بەڵام ئەمڕۆ هاوڕێیانی تیپی فۆکلۆر لەبەرەوەی زوربان ئامادە نین منش بەڕاستی تازە هاتوومەتەوە هیوادارم بتوانم خزمەتێکی بچووکی هونەری کوردی بکەم جارێکی تر ئەبوو تەمەنە بڵم تەمەنی 56 ساڵی 6 ساڵی تۆزە زەحمەتە بەڵام هیوادارم بتوانم خزمەتێ بکەم کە لە جێی ئاستی متمانەی ئەو کەسانە بێت کە جۆمان لێگرن. ئەکرێت بڵین بە گروتینەکەی 93 94 95 لە دەستپێکی گروپەکەی ئێوەوە بۆ گروتینەوە دەسەکرێتەوە بەکارە هونەریەکان. من بڵێم بەو شکڵە لەوا چێت تۆزێک ئەوەی تابێ بەڵام هیوادارم بتوانم بەهۆی ئازیزەکان کە لەگەڵما هاوکارن بتوانین شتێ بکەین کە جێ ڕەزامەندی بێ. ئەو گروتینەمان تایە بەڵام من بەڕاستی تەمەنەکە سەرکەوتو کاملتر مامۆستاواتە بە ئەزمونتر هیوادارم بتوانم شتێک پێشکرد بکەین لەوەی جاران باشتر بێت ئێمە وا بکەین بەڕاستی هیوادارم بتوانم ئەم ئازیزانش بەڕاستی هەموو هاوکارن لە مامۆستا عادلەوە تا لای کاک بەختیار هەمووی بەڕاستی مۆسیقاری باشن و ئەوانە ژەنیارن لە بڵین لە نەوەکان و هەمووی ژەنیارن چاوەڕی کاری زۆر گەورەتان لەکەین دەست خۆ لە مامۆستا عادل فەرموو سڵاوی خۆت بگەێنی مامۆستا گیان. سڵاو ڕێز بۆ ئێوەی عزیز پیرۆزبای ڕۆژێکی نوێ لە ئێوە و لە ئەوانی پشت کامێرە و هاوڕێیان و هەموو گەلی کوردەکەی. بۆ بەڕێستان پیرۆزبای لێواکەین بۆ دەستپێکردنەوەی چالاکیەکانتان پێمان بڵێ بەڕێزت پێشتر هەر لە ئەم گروپەیە ئیشە کردو یان ئەمە یەکەم ئەزمموی جەنابتن لەگەڵ ئەمان. بەڵێ پێشتر لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی و لەگەڵ هەنێ گروپە کارمان کردووە بە ناوی بڵین تیپی مۆسیقای مەشخاڵ تیپی شەید کابان لەگەڵ تیپی مۆسیقای شنێروێ ئەلبەتە جێدەستمان بۆ ناو هونەری کوردی و ڕەسەن هەر هەبووە لە هەموو گروپێکە مامۆستا سەباحیش چۆنەڵی ڕێخەری گروپی فۆلکلۆر بووە هەمیشە ئەندامانی بەسەر کردوێتەوە هەر لە کەمانچەژەنەکان بە تایبەتی هاوڕێکانم کاک فەراد حەمە ساڵح کاک ڕێبوار کاک ئومێد ئەمانە من بەرچاوم کەوتون لە گروپی فۆلکلۆرە لە چالاکیە تازەتان بەدەر لە بەڕێزت کەمانچەژەنی تری لەگەڵایە ئەم گروپە یان هەر بەڕێستی ناڵین ئەگۆڕێت جاری وایە بۆ نمونە مامۆستا سەباح ئەڵێ فلان عازفێنم ئەم جارە ئەمە بەویستی خۆی بۆ نمونە حەز ئەکات زۆرترینی ژەنیاران لە خۆی کۆ بکاتەوە مەرج نییە فۆلکلۆر سێ چوار کەمانی تیاابێ جیاواز ڕێزکەکە و سەبکی جیاوازە ئەلبەتە جۆزەیەک خۆشە لەگەڵیانە من جۆزە ناتوانم بژەنم ئەینا لە ئەسڵا جۆزە کە ئێران پێڵێکەمانچە ئێمە ڤیۆلۆن ئەمان پێڵن ڤیۆلۆن ئەجین لەگەڵم ئامێرانە و ئەم سەبکەی ئەمانە جۆزەکە خۆشترە پێشتر ژەنیاریان لەگەڵا بووە بەس ئەم جارە کەمانچەی بان کردووە دەستی خۆش بە مامۆستاگیان سپاس بۆ ئەمەدە بن جا ئەرب کێشی هەر لای مامۆستاسەوە حواڵ مایکەکە بین بە کاگەرکان ژەنیاری ئامێری عود کاگەرکان سڵاوت لێبێ سڵاو لە ئێوەش ڕۆژ خۆت بگەنە توش سڵاو لە کەناڵی کوردسات و هەموو کارمەندانی و بینەرانی سڵاو لە بەڕێزشاڵشم لەگەم برادرانەمە جارێکی تر دووبارەم بەرنامەیە پێشەکەین ئەمەش خۆشحاڵ زۆر خۆشحاڵی ئیشکردن لەگەڵ مامۆستا سەباح چۆنە زۆرمان ئیشکردوە لەگەڵ خۆشە معاملەی زۆر خۆشە کاغات وتی چیرۆکمان زۆرە ئەمڕۆ ڕاستە مامۆستا سەباح گورایمە چیرۆ گوشتەکان زیاتر نەکەک ئەو ئەمە لەبەرەوەی مایکەکە بێ بۆ یان بەڕاستی منتانم کێشەوە با قسە نەکەم نەبەخوا بێتەوە دیارش کوور باشی کاتار بەمەست کەکە بین بە ڕاستی خۆی دەرباز دەستە خۆش بێتەوە خۆی ڕزگار طبعاً پێش هەموو شتێ سپاسی جەنابتانەکەین بۆ میوانداریمان وەک تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد من لەگەڵ دامەزرێنەری تیپی مۆسیقای فۆلکلۆرە وە پێشووتر کارم کردووە لەگەڵیانە چکە من هەر لە مناڵیمەوە کە برابچووکی کاکە سەباحم توانیمانە چەندین ئیش بکەین و یەکەم کەس بووین کە توانیمان دەهۆڵ بێنە سەر شانەوە طبعاً بە ئازایەتی کاک سەباح تەشجیعکردنی ئەو من توانیم دەوڵیش بژەنم
و بە خۆشحاڵیەوەوانێ چەندین ساڵمان بەسەر بردووە چەندین کۆنسرتمان کردووە چەندین کاری هوەری لە دەرەوە و ناوەی کوردستان کردومانە لەخوا بەزیابێت زۆر بە سەرکەوتوی و بەجوانی طبعا هەمووشی بە ئازایەتی خۆشەویستانە طبعا بە یەک دەست چەپڵە لێ نادرێت من سپاسی خۆشەویستانەکەم کە بەردەوام توانیویانە بە ڕۆحێکی هوەری بێنە پێشێ لە گەڵ گروپەکەمانە من سپاسیانەکەم و ئەمە ئەخیر نابی انشاءالله بەردەوامیشە دووادارین دەست خۆش بێت ئەرک کێشی مایکەبی کاکشوان سلااوت دەبێ خۆی بێدەنگ کردووە بەخوا بێ هەگۆرانی مامە بڵێ سڵاو حرمەت بۆ جەنابتان باینتان باش بەیانی هەموو ئەزیزان و خۆشەویستان و کارمەندانی کورساتی ئەزیز باش سڵاو ڕێز و حرمەت بۆ بینەرەکانتان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم هەمیشە ئاوا لە گەشاوایی و هەمیشە لە پێشکەوتنا بن هەڵبەت بۆ باسکردن لە گروپی کەلەپور فۆلکلۆری کوردی ئەمە زۆری پێویستە ئێمە باسی کرد بەڕاستی من لە تەمەنم 15 ساڵ بوو یەکێک بوو لەو ئاواتانم ئەوە بوو کە لەگەڵ مامۆستا سەباحی سنتورە دانیشم یان عەزەفکەم یان گۆرانی بڵێم سپاس بۆخوا دوای چەندی دوای 30 ساڵ ئەمە هاتە دی هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم کە من درێژ بێ و لەگەڵ هەموو ئەزیزانی کە هاوکارین بتوانین کارێکی جوانان لەگەڵا بکەین و پێشکەشی ئەوەی خۆشەویست و بینەرە ئەزیزەکانتان دەستی تۆش خۆش بێت کاک بەختیار ئەوە هەر لە ئێستا دەستی قفڵ کردووە یعنی هیچم لێ داوا مەکەن بانیتان باش بانی کورسات باش بانی ئەو بینەرە بەڕێزانە باش کە بینەری ئێمە و ستا سیرمانەکەن هیوادارین پرۆگرامەکان بەدڵ بێ و سپاسی کاکسەباکەم بە خێراتنەوە یەکەم و خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ خۆشەویستان لەگەڵ کاکە ئاریان و شتێکی جوان تەقدیمەکەین هیوادارم سەرکەوتی بوو بەدڵی هەموو لایەک بێ و ئیتر وەکو ئیشکردنیش بەڕاستی خۆم بە خۆشحاڵەزان لەگە کاکسەبا و ئەو هاوڕێ ئازیزانە کە کاری هوەری وەکو تیپی فۆلکلۆر پێشتریش ئیش کاری هوەریمان کردووە ئێستاش ئینشاءالله هەر بەردەوامە بینی بە پێی توانە لە خزمەتانە دەستە خۆش بێت ئەگەڕێنەوە لای ئێوەی کاگەریان سڵاو لێ سڵاو بۆ ئێوە دووبارە بەخێر بێت زۆر سپاس دەستە خۆش بێت گۆرانێکی زۆر تایبەتە پێشکەشکردین هیوادارم چێژمان وەرگرت بەرهەمی هونەرمەند سوارە محەممەد بەڵێ منم گۆرانی بەدەنگی خۆت کاکسوارە جۆم لێ بووە پێم وابێ ئاوازەکەشی خۆیەتی تێکستەکەی بەڵێ بێخودی شاعیرە سەردەمانێک من زۆر جۆم لەم گۆرانیە ئەگەر بەڕاستی تاموچێژێکی زۆر تایبەتی هەیە بە تایبەت بەدەنگی کاکسوارە من هیوادارم لە جوانیەکانی ئەم گۆرانێ بکەم نەکرد بێتەوە دەستی خۆش بێت بۆ هەر لە بەرهەمە هونەریەکانی کاکسوارەیان نەمێنینەوە بەرهەمێکی ترمان پێشکەشکەی کە ئامادەتان نەکردبێ ئەی لە مینا چۆنە بەدڵی باشە هر خوم با قربان مینا جان زلفی داوی ئەی دەنگت نەڕزێ بەس بۆ واک بە کورتی ئەمە نەجوانوەتە دنیام حەزیەکە هەتاکە کۆتایی بڵێ بەڵام بۆ ڕەوەندنەوە هەموو گۆرانی خۆشە کاکسوارە میێنە تایبەتە بەرەمێکی تایبەتە تایبەتە کچەکەش مارناوی مینە یەخوا ناودار بێخە هەرەوە جا گۆرانی بێژ تریش ئەم گۆرانی و تۆ بەڵام کاکسوارە زۆر جوان دەرەقەتی هات و زۆر جوان و توێتی سنوورەکانی تێپارن بەڕاستی ڕەنگە لە زۆر وڵاتی کە وترابێ بە تایبەت لە ئێران بەڵام من ئەو گۆرانی کە یەکەم جار یەکەم هونەرمەند ئەیچڕێت تەنها و تەنها لە دەنگی ئەو چێژی هەیە
بۆیە من چێژم تەنها لە دەنگی کاکسوارە بینیوە لەو گۆرانیە خۆشم لە چەند شوێنە گوتومە بەڵام ناتوانم ئەو حەقی بەمێ کە هونەرمەندی بەڕێز کاکسوارە ئەو حەقەیە بۆ گۆرانێنە کە ئێڵێ بەڕاستی من سەرسامی کارەکانی کاکسوارە بێ مجامە لە ینی بۆ هیوایم بتوانێت بە چڕوپڕی و بە جوانی ئەمجارە بێتەوە سەرکاری هوەری و کاری هوەری بکە ئێمەشی واداری بمێنێ وتنەوەی گۆرانی بێژە بە تایبەت بە ناوبانگ و گەورەکانی کورد بەرپرسیارەتێکی گەورەش ئەوایە تەواان بۆیە زۆر جار خۆلیان لەو گۆرانیانە کارێکی غاڵەتە من لەگەڵ ئەوەیان نیم گۆرانی بێژ بووترێتەوە و کاری وێنەگرتنی بۆ بکەیت و بڵاوی بکەیتەوە ڕەنگە بەسەر خۆشم هاتوێ بەڵام بە دڵنیایی لێ پەشیمانە بۆیە کاری هوەری من حەزەکەم ئەو گۆرانی کە ئەیڵێم هی خۆم بێ دروستکراوی خۆم بەڕاستی ئەگەر ئەو حەقی خۆی پێ بێقی چێکە ئەو حەقی خۆی پێیاوە چ پێویستەکان منیژەوە حەقی بەمە هەرچۆن لەوانە تۆ بە سەبکی خۆت و بە ستایلی خۆت بیڵێیتەوە ئەمەش جوانە من ڕاستە ڕەنگە خۆشتر بووترێ بەڵام ئەو چێژەی کە یەکەم جار ئەو هونەرمەندە ئەیە بۆ گۆرانیە بەڕاستی نازانم بڵێم چی ناتوانم ئەو چێژەی بەمە ڕەنگە لە بەرنمەیە گۆرانەکان بووترێتەوە خەڵک هەستی بجوڵە ینی گوێی لێ بگرێ بەڵام وەکو ئەوی کە لە ستۆدیۆ تۆماریکەیت و کاری وێنەگرتنی بۆ بکەی من بەڕاستی لەگەڵەوە هەر ئەو دەنگە خۆشت بمێنێ بێگومان ئەو دەنگە خۆشەی تۆ ئەمڕۆ بینەران من زۆر زیاتریش گویان لێ ئەبێت جا بابڕنەوە لای ئەم ئازیزانە کاک سەباح جوانی باسی چیان لەگەڵەکەیت مایکەکە عەزیز کێشی فەرموو بەڕاستی ئەم ئیشانە کە یەکسەر بکە دیرێکت ئیشەکەین زۆر جار ارتجالی تێکەوێ ینی خۆڕسکانە هەنێ ئیشەکرێکستا چۆن خۆڕسکانە ئەو بەرەوەتی پێش حەزەکەم ئەمان خۆڕسکانە جار بەجارێکە دانیشین خۆڕسکانە ئەسفێ بکە بۆ بنمونە کاگەرکان عەزم ئەودا ئەنی ضرورە هەنێ جار خۆڕسکانە شتێک لێبات کە ئێمە جۆمان لێ نەبوو ئێستا تۆپەکەت هەڵدا ناکاگەرکان لە مستەواشی زۆر باشە شمشاڵ باڵەبان زۆرنا پێ6 ئامر ئەژەنێت کاکە شوان گۆرانیشی دەنگی زۆر باش زەربەشی زۆر باش دەفێکی زۆر باش ئەخەوتمە تۆپەکەن مادام هەڵت داوەتە ئەودا کاگەرکان هەر لە کاکەرکان ئەوڵا کاگەرکان مەقامێکمان بۆ لێ بە کە ئێمە ئەنی سەرساممان کە بۆی دڵی مامۆستا سەباح وانە جادوایش پێمان بڵێ ینی قسەی تیاوێن بەبێ قسە نەبێ بڵێ دانیشەی تیاوێن جادێکی کوردیمان بۆ لێ بە یەخوا دەستە خۆش بێ بەو سەرێک کە ئەجۆڵان لەگەڵی دیار بوو بە دڵتە مامۆستا مایکەکە مامۆستا سەباح عەزیز کێشیوەی کە بینەرانمان گویان لە دەنگە جوانی مۆسیقای کوردی بەڕاستی
من پێم وانە ئەو کەسێک کێتروتی من عازفم یعنی عازفە تەواو هەموو شتێک ئەزانێت چونکە مۆسیقای کوردی ئەمانە زۆرە ئەمانە جوانە یعنی ئێستا من لی بەمە کۆوی لێ نام شتێکی کە لێم هەر مەقامی حیجازە بەڵام من شتێکی کە لێم یا هەر ئالەتی شکەکە لێە تا هەموو چێژێکی خۆی هەیە ئێستا ئەوەی کە ئەو ژەنی من زەحمەتە بە سانتور ئەوە لێ بم بۆ من زەحمەتە لەبەروی زەحفی تایە تۆنەکانی نزیکن لەیەکەوە من وانیم من نەقاریە شێوازی چکەیە گەل لێ بم هەر حیجازەکە لێم یا کاکە مام سەعادت کە عەزفەکات شێوازی لیانەکەی فەرقی هەیە حەزەکەی تاقی شێکە یەک ئێستا نا یعنی با بچینە بەرهەمێک یا کاریشکە بکەین بۆی مۆزوعەکانمان لێکۆ نزیک نەبێت زۆر باش دوای هەرچینە ناو مەقامەکان و شتەکانی کەمان بیر بچێتەوە بەرهەمی دواترمان چێ کە ئامادەکرا بەرهەمی دواترمان سیا چەمانەیە مامۆسایان مامۆستا نەجمەدینی غوڵامی بەڵێ باش بەچاوان هەمومان ڕوومان کردە کاگاریان دوای وەش محاولاکەین اینجا لە مام سەعاد لەوە پیابین اینجا دوای حەزەکەی ئەوە زۆر زۆر باشە دوای لێکەین دوای کاکبەختیار خۆت ئامادەکە بۆ نا کاکبراهیم دەستان خۆش بۆ مامۆسایان دەنگت نەرزێ کاگەریان سپاس بۆ تۆ
شلون بوتنەوەی ئەو بەرهەمە؟ طبعا من ئەم بەرهەم بە ئەنی چەند کەسێک گوتویانە ئەم بەرهەمە بەڵام سەرەتا من لە دەنگی کاک هونەرمەندی بەڕێز کاک نەجمەدین وەڵامی جۆم لێ بووە. پێم وایە بێ تێکستەکەی ببورن گۆرانە عەفو بەڵێ شاعیری گەورەی کورد گۆرانە ئاوازەکەی پێم وایە فۆلکلۆرە بەڵێ پێم وایە بێت فۆلکلۆری هەورامانشە طبعا بەڵێ وای پێ ئەوترێ وا ئەناسێ فۆلکلۆری هەورامان جۆرە ئاوازانە کۆمەڵێک ئاواز هەیە ناوچەکان جیانەکاتەوە. باشە کاگەریان بۆ وتنی بەرهەمێک بۆ تۆمارکردنی بەرهەمێک هەڵبژاردننی تێکست چەند گرنگە تا چەند هێزێکی زیاتر بە ئەو بەرهەمە ئايات؟ طبعا تێکست ڕۆحی گۆرانیە تۆ جاری وا هەیە تێکستەکە خۆی ئاوازە خۆی تێکستە خۆی هەموو شتێکە وەڕاستی بۆیە من وەکو خۆم باسی خۆم بکەم ڕەنگە زۆرترین چۆن بڵێ زۆرترین ئیشم لەسەر تێکست کردووە کە تێکستەکانم باش بێت تێکستەکانم جوانترین تێکست بێ بۆیە زۆر جار تێکستم لە شاعیرە گەورەکانی ئەم سەردەمە وەرگرتو و کاری هونەریم لەسەر کردو. زۆر باشە زۆرێک لە گۆرانی بێژە دەنگخۆشە کۆنەکانی ئێمە سوودیان لە شعری شاعیرەکان وەرگرتە شاعرە کلاسیکەکانمان تۆ وەکو خۆت تاکو ئێستا چۆن هەوڵت داوە لە شعری ئەوانی سوود وەرگری بۆ گۆرانی و بەرهەمەکانی خۆت؟ طبعا من سوودم لە زۆربەی زۆری شاعیرەکان وەرگرتووە لەوانە کاک ساڵح بێچار کە یەکێکە لە شاعیرە زۆر باشەکانی کوردستان بەڕاستی شعرەکانی زۆر بەدڵی گەنجانیشە. بەڵێ بۆ هەموو چینەکان ئەوێ بەڕاستی کاک ئاری عەبدوڵەتیف یەکێکە لە شاعیرە زۆر باشەکانی کورد کە بەڕاستی ئەمانە ئەم جۆرە شاعیرانە بێ شانازیان پێوە بکەین. بەڵام ئێستا من کارەکانم زیاتر لەگەڵ هاوڕێ بەڕێزم کاک دکتۆر زانایە کە هەم کاری تێکست و هەم کاری ئاواز پێکەواکەین زۆر جار چکە دکتۆرە ینی ئەزانێت خەڵک کوێ هێشەکە بەڕاستی بۆیە ئەو گوتم من زیاتر ئیش لەسەر دەستە خۆش کاگاریان بەترین هەرباسی بەرهەمەکانی خۆشت مامۆستا سەباح بێن و لای بەڕێستان ڕاستە و خۆپ مایکەکەی بمە مامۆستا عادل و لای ئەوەوە بزانین ببوورە حەزەکەم شیچ کەش بڵێم فەرموو مامۆستا عادل زۆر دەنگی خۆشە مامۆستا زۆر دەنگی خۆشە باوەڕم پێ بکە کە کاتێکە گۆرانی ینی کە تەمرینەکەین ئەم ئەیڵێتەوە پێشم دوتم شەڵێ ئەمە بەرنامێکی تایبەت بۆ تۆکەین ئەم هێڵێتەوە من سێرەکەم دوورکەوینەوە هەر ئەمڕۆ ئیشەڵە باش لە پێشە بە عەزفمان بۆ بکات نانا هەر یەکە و لوتفی خۆی هەیە مامۆستاکان بەو مایکە سوورەکە ئەگەر عەزیێت کێشی جای شەڵڵا کە گۆرانیەکەت پێشکەشکردین بەو مایکە گوێمان لە دەنگت ئەبێ هەر چۆن بێ باش زانی چۆنە گۆرانەکە بڵێ بیرمان نەچێتەوە ناکرێت گۆرانی نابێ مامۆستا زانی چۆنە خۆ هەموو مۆسیقی ئەتوانێت گۆرانی بڵێ چکە ئەو شتێکە لە گۆرانیا هەیە لە ناو مۆسیقاکە خۆیان هەیە بۆیە ئەنی مۆسیقی ئەتوانێت گۆرانی بڵێ بەس مەرج نییە دەنگمان خۆش بێ ئەوە کێشەیە قیناوە مامۆستا سەباح بە دڵیەتی کاتە حتمما خۆشە دەنگت باش زۆر باشە هیلاکمان مەکەن بۆ ناکە چێکە مامۆستا سەباحتان بەستە چاو چاوانت گەش بەس بۆ نەجاتی نابێ
دەستوپەنجە نەرزم یەخوا هەر بمێنی من حەزەکەم ئەمڕۆ یەکێ لە پارچە مۆسیقەکانی تیپەکەمان کە گۆرانی حاجی مریەمە لە زەمەنی خۆیان دەورێکی باڵای هەبوو بەڕاستی کاکە داناغەنی طبعا ئێمە زەمەنی خۆی کەیشمانە کرد پێش ئاوازەکەش ئەگەڕێین بە دوای شعرە بەڕاستی چکە شعر دڵی گۆرانیەکەی مامۆستا پێش ئەو بەرهەمە پێشەوەی ئەو بەرهەمە پێشکەش بکرێت با باسێکی سەرەتای دەستپێکردنی کارەکانتان بکەین کە چەندین هونەرمەندی بەتوانە لە گروپەکەی ئێوەوە ناسرا ئەو هونەرمەندانە کێ بوون بەرهەمەکان باس بکەین گۆرانی بێژەکان کە لە تیپی فۆلکلۆرە کاریان کردو و ناسران بەڕاستی زۆرن یعنی ئەگەر ئێستا زۆر و هەمووشمان ئاشنین بۆ تەواوی ئەو بەرهەمانە بەڵێ هەمووی دیارن گۆرانی بێژەکانیش من حەز زۆر ناو بڵێم بەڵامەوەی کە زۆر دیارن هەمومان نەزانی چێن بە زۆربەشی بێوەفایە بەرامبەر ئەم تیپە زۆریان بێوەفان بەرامبەر ئەم تیپە یعنی لەواچە گۆرانی بێژەکە کە یەکسەر خۆی گۆرانی وت بێ یەکسەر گۆرانی بێژ بوو بێ بیری ئەوە ناکاتەوە ئێمە لە بە تەجیلێکی گرۆندیکی بەکرا ئەو گۆرانیانەمان تۆمار کردووە یعنی هیلاکی زۆری هەبوو بەڕاستی لە زەمانێکی زۆر ناخۆشە بێئیمکانیەتی حتا ئامێرەکانمان قەرزە کرد لەبەر لەو زەمانەیە خۆ هەمویان بیریانیان بە مۆلیدە ئیشمانە کرد بەڵام ئەو گۆرانی بێژانە هەر لەم جێگای منە دانیشتون ڕۆژان باسی تیپە نەکراوە کە لەو تیپە مۆسیقای بۆ ئامادەکراوە ئاوازی بۆ دانراوە کاری هونەری بۆ کراوە دیارن حەز ناکەم ئەوا لێ کرد لە شوێنە بەڵام خۆیان ئەم جارەکە هاتن گۆرانیان و تو دوای ئەم بەرنامەی من و ئەوانم بینی ونیان ناوی گروپەکانە جارە من ناوی هەمیان هێنم باش کەواتە بینەی بەرهەمەکەتان بەرهەمێکی ئێوە ئەم بەرهەمە هینی کاکە داناغەنیە من مۆسیقاکەم ئامادە کردووە حەزەکەم هەروکو پارچە مۆسیقاک لێ بینەوە بۆ ئەو زەمانە بگەڕێنەوە باسێکی ئاوازەکەشی بکەین ئاوازەکەشی فۆلکلۆرە ئاوازێکی فۆلکلۆرە بەڵێ فۆلکلۆر نییە ئاوازەکە ئاوازێکی منطقەی هەورامانە بەس نازانین چێیە ینی هەیە کەسەکە هەیە بەس نازانین باشە لەو حاڵەتی هەرە بێت بە فۆلکلۆر بنووسێ نابێ بە فۆلکلۆر ئەگەر بێ ناوی کەسەکە بڵێ بەڵام بە ئەمە ئەو هینە نەکەین بڵین کۆن باشترە بۆی کەسەکە هەر بەڵام بوو ئەو کاتە بە فۆلکلۆر تۆمار کراوە ئەو کاتە سەبەبەکە ئێمە بەڕاستی بیدایەتی ئیشکردنمان بوو کاکە من خرجی مەسرحیشم خرجی لەبەرەوە زۆر هەڵیگرم بۆ دوای ملی خۆم من خرجی مەسرحم لەبەرەوە حەزم نەکردو زۆر شت هەیە بەنای منەوە بڕوا ینی کۆنم باسی فۆلکلۆرمان کردووە بەستەنیا من نەبووم ئەو 4-5 کەسە بووین کە کارەکانمان کردووە کاکە داناش بەڕاستی بە ئازایەتێکی جوانەوە لەو زەماناتوانی و گۆرانیە بڵێ ئەوە سەربەرزیە بۆ کاگەدانا بۆ ئێمە فەخر بەو ئاوازە واکەین و بە مۆسیقاکە باسێکی تۆمارکردنی ئەو بەرهەمە مامە بکەی کەی تۆمار کرا ئەمە لە ساڵی 95 تۆمارمان کرد بەڕاستی کەمالی حاج سەعی ئێمە زۆر سوپاسیەکەین ئەگەر ئەو نەبوایە مۆسیقی ئێمە نەبوو ئێستا هەمووی هەیە هەمووی حاضرە لە کاسێتە ئێمە تقریباً زیژی کاسێتمان هەیە 7 من دوو ئەسێتی کێشاوە ئەو دوو بەرهەمە لەم 10 ساڵی ئاخیرا کردمان پێش ڕۆشنەکەم بوو بۆ ئەوروپا ئەنی لێرە بووم کە گەڕامەوە کردمان بەڵێ ئەمان گۆرانی تایە هێشتا بڵاو نەبوو ئەوە دواتر باسێکین ماڵ سەباب بەس ئەو زەمانە ئێمە تقریباً بۆ زۆر لە گۆرانی بێژان بۆ لە ئاڤان جەمال بەڕێز هەمووی ئاڤان جەمال بۆ زامبیا بۆ بۆ شەریف بۆ مامۆستا ئیبراهیم خەیات بۆ مەریوان سەفاعەتین بەڕێز بۆ ئەیوب عەلی بۆ کاک ئەوانە 4-5 ڕۆحیان شاد گۆرانی بێژە باشەکانی تیپەکە بوون بۆ تایری خەلیلی هێشتا بڵاو نەبووتەوە تا لە سێدێکایە لەبەرەوەی دەرفەت نەبوو و من لێرە شەو داوای ئەواکەم لێەوە ئێمە دووسێ بەرهەمی زۆر جوانمانەیە ئەگەر مەجای کابوو بتوانین کلیپی کەین و بتوانین بەو تیپەوە بۆ جلە ڕەنگا و ڕەنگانەوە بتوانین جاریچکە بەرهەمەکان پیشانی بینەرانی ئازیزی کورسات بین ئەمە لەو زمانەیە تقریبا نزیکی 3 سێدەمان کردو دوای من ڕۆشنیشم سێدەیە کراوە سوپاسی ئەو هاوڕێیاناکەم کە لە تیپەکەیە بەرهەمێکی زۆر جوانیان کردووە سێدەیە کە بۆ کاک مەحموود و چەند گۆرانی بێژێکی تر دەستان خۆش ئێمە ئاخر بەرهەممان تقریبانەوە بوو پێش ڕۆشنەکەم هیوادارم
تاموچێژێکی لێ ببینن دوای ئەوژینەوە سەر و بەرهەمانێکە دەستە خۆش بێت چینە لای بەرهەمەکەمان با بچینە لای بەرهەمە. دەستان خۆش بێت ئەمە جوان ژەنیتان زۆر سپاس بەڕاستی من کە گوێم لەو شتانی خۆمانە دێتەوە هەستەکەم ئێسان هەستەکەم زە تازە دەست پێکەمەوە لەگەڵ برادرانەوە هەستەکەی ئەو شەوەیە کە تۆماتان کرد باوەڕم پێ بکە کە من گوێم لەم شتانە بێتەوە چکە بەڕاستی دوورە وڵات زۆر ناخۆشە بەشە بۆ کەوتە شەو تۆمارکردنی ئەم بەرهەمە ئاخر سەبەبەکەەوە بوو کە یەکەم برادرانمان دەست ناکەوەمە ئیشێکە ڕۆز ئێوە زەمانە زۆر باش نەبوو ئیتر ئەو برادرش کە هینەکەی هەبوو بەس گروپی ئەمە تۆمارکردنی نەبوو ئەو کاکەمانە فەقیرە بەو تەجیلەوە بەو شتانەوە زۆر شوێنە چوو لە ژوورە تەجیلمانە کرد تەمان مە زوربەی کارەکانیشمان هەر بۆ برادرانی ئێرە نەبوو بۆ دەروی شاریش کوردمانە من بۆ کاکسابی کوردستانی دوو گۆرانی زۆر جوانم کردووە ینی ئەو دوو گۆرانی کە زۆر بەناوبانگە ئێستا هەر لەم تیپا کراوە بە هاوڕێیانی تیپی فۆلکلۆر و ئێمە بێکەوە یەک گۆرانیمان حەوت جار تەجیل کردو ینی حەوت ڕۆژێمە چوینەتەوە تۆمارمان کردووە سابیر کوردستانی بەدڵی نەبوو یادی بەخێر پیاوێکی جوان بەڕاستی ئەویش یەکێ بوو لەو کەسانی چەند بە دوای ئاوازەکە گەڕا ئەو نە بە دوای شەعرا گەڕا گۆرانیەکانی ئێمە ئەو شانی کە کردومانە پێم وانەیە هیچ لەو مادانی کە کردی بێتمان ئیهمال کرابێ ینی لای خەڵک هەمووی جۆگرە ئیشەکانمان لە زوربەی ماڵانە هەیە لە تەلەڤیزیۆنەکانە هەیە بەڕاستی گۆرانی بێژەکانیش خوان زۆر ئیحتیمامیان بەوایە شێوازی وتنەکە شێوازی ئیقاع سورعەتی گۆرانەکان ئێمە زۆر گۆرانی سەریعمان نەبوو سەراحەت لەو زەمانەیە ئەمانویست دڵی خەڵک خۆشکەین کۆڵە یادگاری جوانشتان بۆ باوەڕکەن هەموو یادگاری ئیشەکانمان تۆ سەری و زەمانە جوانە بکە کاکە ینی باوەڕکە ئێمە جلمانە چوین بەکرێمان گرت ئیمکانیت نەبوو جل بەکرێ گیرە ئەو کاتەوا بوو زوربەی برادران قەرزی جلمانە کرد قەرزی ئامێرمانە کرد من سوپاسی حەزەکەم لێم ببرن سوپاسی ئەو برادران ناکەم کە ئێستا زۆر تەرجیعی منیان کرد توانیمان بینەوە بۆ ئێرە هەندی ئامێر پیا بکەین هاوکاری بکەن هاوکاری قسەکردن زۆر مهمترە لە شتیش بەڕاستی بەڵام زۆر لەو برادرانە حەز ناکەن ناوەکانیان بڵێم بەڕاستی دڵسۆزی ئەم تیپە بوون ئێمەش سپاسیانەکەن لە سپاسیانەکەم من ئێوەیان کردووە بەڕاستی ئەمانە دڵ و ئازیزی منن
چونکە بەڕاستی ئەمەی بە ڕۆحێکی جوانەوە ئەوە 4-5 ڕۆژەیەن تەمرینەکەن ئەوە ئاسان نییە تۆ دوکانار بیت یان ئیشێکی کەت هەبێت بەڕاستی بیت خەریکی مۆسیقاوی لەگەڵ منە و بەڵام یادێکی جوانە ئێمە گەر بتوانین بە هەمومان ئەم کارانە بکەین مانای بوونی خۆمانە سلمێنین بوونی هونەرەکەمانە سلمێنین بوونی ئەو مۆسیقا ئەسلمێنین کە ئێمە هەمان بۆ لێمان و نابێت بە زیندوو هێشتنەوەی ئەو ڕەسەنایەتیە جوانی کە بمێنێتەوە کاک سەباح کاتە جارێک مەڕۆ مامۆستا سەباح لە کوردستان مەڕۆ هەندێک هیوادارم بتوان تۆمارکەن لەگەڵ ئەم گروپە جوانەیە چون تۆزێک زەحمەت و هاتنەوەکەش هەر زەحمەتە هەردووشی زەحمەتە بەڕاستی بەڵام تا بتوانم خزمەت بکەم ئەیکەم هەتا بتوانم ئەو دارانم بەدەستەوە بتوانم بژانم من ئەیژانم و هەتا بتوانم خزمەتەکەم هەر بمێنی یەخوە درێژ بیت و تاکو لە ژیانە بی بە تەمەنێکی درێژ هەروە بتوانێ بەرهەمی جوان پێشکەش بکەیت جامامە سارکات ئەو جارە دەنگی خۆشی ئامرەکەی گوێمان لێ بوو بەڵام دەنگە خۆشەکەی خۆی بێبەشی کردن ئەو کاتەوە لە بیرمان نەچوێت بەس مایکەکەمان بگۆڕین ئەو دەستی مامۆستا عادل هەرەوەی دەستی خۆی وڵات هو یارمەتی ئێمەیە کامێک لە گۆرانیەکانی زۆر تایبەت مامۆستا سپاس خێرا مایکەکەشی دایەوە دەست مامۆستا سەباح بۆ ئەوەی سترێسەکەی نەمێنە بۆ مایکەکە نەین بە کاک بەختیار باش نییە کاک بەختیار سڵاو لێبێت چۆنی بۆ بێدەنگ کردووە نابێ بەمەیان هەر چون ئەبێ بە مایکە سوورەکە قسە بکەن فەرموو کاک بەختیار چیمان پێشکەشەکەی گۆرانی وەڵاهی لە خزمەتم هەر من پێت بڵێم یا کاک سەباح پێت بڵێ گیان باشە گۆرانێکی هونەرمەندی خۆشەویکە حەسەن دەرزی ئەگەر فەرموو هایتر گێمان لە دەنگی تۆ ئەبێت نان هەر کە بوو لە لایەکە بوو کاگەکان کەم شارین ئەوڵاتیت نامرێ ئەوڵاتیت نامرێ ئەیوەی بەڵابارد ساروی بێگێرێ ساروی بێگێرێ خەڵکی کەم شارین ئەوڵاتیت نامرێ ئەوڵاتیت نامرێ ئەوڕێکم لێدا
من بندي دلگیر پنجه آوینم پنجه آوینم کس دا سوته تانو پیجینم موما کیجینم من بندی دلگیر پنجه آوینم پنجه آوینم کس دا سوته تانو پیجینم موما کیجینم هاورکم لیدا با دلم نمره با آوری نگره آهو هناسم داوینه بگره داوینه بگره ایدا هر أنوسم بو شعري كي برز وسرسام هر أنوسم بو شعري كي برز وسرسام لضمايو هرنا يبوم آي بس قردت بهم بوتي بريز درواني زۆر جوان منە حەقیان نەبوو لەو ساوە هەڕەڵێن کاک بەختیار دەنگت نەرزێ بەرهەمێکی جوانمان پێشکەشکە بە دوور نەکەوینەوە با هەر لە ئەو کەشی مەقامەیە بمێنینەوە کاک ئاریان مەقامێکمان پێشکەش بکە دای منێ مایکەکە دەنابێت دە باش لەو ساوە گوێ ئەگریت ئەنەرژیەکی تەواو وەرگرتەوە بە ئێمەش دەو دەنگە خۆشەی تۆ بێبەش نەبین بۆ مەقام چاوانەگەش ئەگەر شەوێک سرم لەسەر سینەت نەبێ ئەگەر شەوێک سرم لەسەر سینەت نەبێ تا بەیانی جۆم لە ترپای دڵت نەبێ لە هەر کوێ بم تەنیام هەز بەون بوو دەکەم بۆ چرکەیەک لە تۆ دوور بم بیر دەکەم دادایی دوریەکەت کارە پێم کردنەی عاجزم لە گیان
أريلين داودي عزيز ملجان رازي جنگت هەر خۆش بە یەخوە ببوورن شتەکە کتوپڕ بوو چاوەڕێ مەقامم ناگر بەڵامی تر ئەمانە جوانیەکە بەرنامەکەەوەی کە لە پڕە جەنابەت ئاوە بێت لەیمان ناکەی بەرهەمێک بێ ئەوەی ڕاهێنانتان کرد بێت پێشکەشمان شتی تریشمانەوێ چاوەڕێشی تریش بکە شتی تریشمانەوێ باشە بەڵام ئێستانە تو هەرەڵێی ئەو باراونەی تو هەرەڵێی ئەو باراونەی بەسەر ڕۆحمادە ئەبارێ تو هەرەڵێ ئەو باراونەی بەسەر ڕۆحمادە ئەبارێ کەچی ڕۆحم هەرتینووە و چاوی پڕە لە غوبارێ هەموو ساوتێ لە باوەشتا تێر تێرەگریم بۆ دیدارێ سەیرە نزیکی بەڵام دوور حاڵیش نابم لە هاوارێت لە هاوار خدا داکەی بارانێ شەوک زەی شەماڵ پێ باشە و شەوک زەی شەماڵ پێ باشە و بیدا لە خاڵی لەیلا ئەی بەڵکو
دەستان خۆش بێ و دەنگی تۆش لەگەڵ تیپی میوزیکی فۆلکلۆر ئەمڕۆ بەرنامەکەمان پێشکەشی بینەرانمانەکەین و ئەوەی کە جارێکی تر بە خۆشحاڵی و چالاکیەکانیان لە بەرنامەی ڕۆژێکینەوە دەست پێ کردوێتەوە جا هەر با دوور نەکەوینەوە هەندێک جار گوێمان لە دەنگی ئامێرێک ئەبێ تۆزێک جیاواز ئەوەی کە کاگیبراهیم بە پێ ئەیژەنە ئەگەر نیشانمانی بێ ناوی چێم ئامێرە مایکە سوورەکە ئەزێت کێشن ئەی دەست خۆش خۆتان نەزانم ئەزێت کێشی نیشانی بینەرانیشمانی بێ ئەمە خۆی لە گروپی مۆسیقایە دەف سنجان هەیە ئەمە سنجانەکەی سنجان بەڵێ جا من توانیمە بیرۆکەیە گوتم بۆی زیاتر مۆسیقاکە پڕ و ئەوە تر بێ ئیزنم لە برادران وەرگرت وتم ئایا ئەمەتان پێ باشە بۆم تاقیکردنەوە پێشەوە خۆم شتەکەم کردبوو خۆش هاتە جۆم و لە یەک دوو ئیشی هوەریە من خۆم فەرمانبەرم نەوزاتی ڕۆشنبیری لە بەشی مۆسیقا لە یەک دوو ئیشی هوەریە کە لەوێ بەژاریم کرد ئەوەم کردو بەس بەم شێوازەنا دەفسنجانێکی گەورەم هەیە ئەوم دانابوو قاچم پیاکێشا لەگەڵ وەزنی قاعەکەیە باشە دەست تۆ ئەسا ئامێرە بە دەستم ئیشەکە بەڵێ لەسەر لەگەڵی شا قاچت بڵێ زۆربەی گۆرانی بێش ئەگەر دیقەت بی بۆ ئەوەی لە وەزنی قاعەکە دەرنەچن کە وەختێ گۆرانی ئەڵێن قاچ ئێن بەعرزە لەگەڵ وەزنی با بڵێن دومی ئیقاعەکەیە هی گۆرانیەکە جا منیش ئەو بیرۆکەیم دانابووی تر ئیزم لە برادراوتم چۆنە ئەوشتا کان شتێکی خراپ نییە و ئیتر ئەوە ئەمە یەکەم جارە کە بەکاری بێنم لەگەڵ گروپی خۆ مامۆستا ئەم بۆ ڕاگررتنی تیمپۆی قاکەیە وایە تقریبا باش ناڵێن بەس بۆ ڕاگررتنیەوە لەوانەیە پڕکردنی مۆسیقاکەش وەکوی قاعی توانیمانە ئەم بیرۆکەیەدانی نازانمەوە لایەوە چۆن کاک ئەی دەست فەرموو مامۆستا سەباح ئەم زەنگۆڵەیە زۆر جار ئێمە بەڕاستی پێویستمان بە کەسێکە ئەو ئامێرە بژەنێ ئەمە شتێکی باشە ینی هەم کەسێکمان کەم کردوەوە چکە جاری وایە 6 کەس 7 کەس زۆرە بەڕاستی ئێستا یەک لە باتی کەسی چکە ئەوی کردووە طبعاً هەرێکە لەمانی کە تۆ دانیشتون ئەیبینیت یەک ئامێر ناژەنێ بەڕاستی سا کاکبراهیم تقریبا 3-4 ئامێرەژەنە دەهۆڵە دەفە زەربە دایرێ سازە کیبۆرد یعنی بە پێی تواناکەی خۆی چەند ئامێرێکە ژەنێ ئەنشت مامۆستا عود و کەمانچە و ئەو بەڕێز عینە شت طبعاً هەرێکە و کاریشی تایبەتی خۆشیانەیە بێجگەلەوەی کە کاری مۆسیقاکەن هەر بمێنە ئەو بەڕێزێ کاک بەختیار چەند ئامێریشی هەوایە ژەنێ کاگەشوان دەفێکی زۆر چاک زۆر باش من حەزەکەم دەنگێکی زۆر باش دەنگێکی زۆر باش دەفمان بۆ بژەنی وازم دەفەکەی پێیە کاکشوان بۆمان بژەنە کاکە هەم گۆرانیەکیشمان پێشکەشکە گۆرانیشمان پێشکەش ئەها مایکەکەم بۆ حازر کردی کاکشوان کاکشوان ئەها جارێ با دەفەکەمان پێشکەش بکە
دەست خۆش بێ کاکشوان سپاس کاکشوان نامەکە نەگەڕێنەوە هێنای کاکشوان با نەیگەڕێنەوە مایکە ئەوە دڵی مامۆستا سەباح مەشکێنە کاکشوان قلبي من قرششني لا بيت ونوتي تبكن قلبي من قرششني لا بيت ونوتي تبكن أقري دجمن بيتجانم وقترا من بيبكى شقشقي كان قوشتو يسخانم يقبى يخويتي بكن بيت رسمن ديما ميدان حكم أزادي موين قرن سوتين شون هجارم سركوي دەنگت نەرزە یەخوا مایکە سوورەکە عزیێتە کێشن کاکشوان تۆ هەر خۆت ماشەڵڵا یەکێ لەو هونەرمەندانەی ئەهلی مۆسیقای ئەهلی میوزیکی کە لە بواری گۆرانی بێژیشە بێ زەحمەت لە بواری گۆرانی بێژیشە ماشەڵڵا چالاکی لە ئێستا ئیشەکەی لەسەر بەرهەمێکی خۆت ڕاستی چەند مانگی لە هەر لەم کەناڵە جوانی کورساتەوە ئێمە کارێکی نوێمان بڵاو کردەوە هەر بەرهەمێناری هێنانی بڵێن کەناڵی کورساتی خۆشەویست بوو کاری ڤیددیۆ کلیپەکان گرتە ئەستۆیان کارێکی تازەم ئامادەیە بۆ ئەوەی کە ڤیددیۆ کلیپی بکەم هیوادارم بتوانین لەم ماوەیە سپۆنسەرێ پیا بکەینیان جێگای پیا بکەین بۆی کە هاوکارمان بێت لە کلیپکردنی لێوێنەگرتنی کارەکەیە هەڵبەت یەک دوو کاری تریشم هەیە بچم لە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ چەند هونەرمەندێکی گەورەی ئەوێ کارەکان جێبەجێ بکەم کۆنسەرتێکیشم هەبوو لە ئەڵمانیا بڕۆم لە ئەڵمانیا کۆنسەرتێ بکەم بەڵام ئەم جارەوە بزانم لەگەڵ مۆزیسیانێکی زۆر گەورە و بەناوبانگی ئێران کە مامۆستا مەجید درەخشانیە کار بکەم مامۆستا مەجید درەخشانی هەڵبەت لەوە چێ بەڕێستان بیناسن یەکێکە لە مۆزیسیانە گەورەکان و یەکێکە لەو مۆزیسیانە فارسانی کە لەگەڵ مامۆستا شەجەریانە زۆر کاری کردووە هیوادارم بتوانین ئێمە کارێ بکەین و ئیتر هەم بە زمانی کوردی شیرینی کوردی و هەم بە زمانی فارسیش بتوانین کارێ بکەین و کاکشوان با لای تۆ بمێنینەوە ئەکرێ بڵین گۆرانی کوردی هوەری کوردی تایبەتمەندیەکی خۆی هەیە بوون من هەندێک لە شێوازی گۆرانی کوردی هەیە کە نەتەوەکانی تر هەر نەک نیانە و نیان توانیەوە دەست بۆ ئەو شێوازە گۆرانی هوەری کوردی بەرن
بۆ نمونە هۆرە سیات شەمانە دەزمی چەپڵە بەڵێ ئەمانە نەتوانراوە کە بە هیچ شوەیەک دەستی بۆ بەرێت یا دووبارە خۆشبەختانە میلەتی کورد یەکێکە لە میلەتە هەرە دەوڵەمەنەکان لە ڕووی میلۆدی و ئاوازەوە لە ڕووی مەقامەوە لە ڕووی ڕەدیفەوە لە ڕووی هەموو ئەو ڕێگانەی کە ئەچێتەوە سەر مەقامەکان بە تایبەت مەقامی سیاچەمانی هەورامانیا هەموو ئەو مەقامانی کە لە منتیقی گەرمیان ناوچەی گەرمیانە هەیە جێی شانازی هەموو میلەتی کوردە ئێمە زۆر جار ئێمە کە ئەڕۆینە ڕۆژهەڵاتی کوردستانیان لەگەڵ فارسەکانەدا ئەنیشین ئەوان وەکو خۆیان وەکو میلەتی فارس شانازی بە کوردەوە ئەکەن زۆربەی زۆری میلۆدیەکانی گۆرانی فارسی لە کوردیەوە وەرگیراوە بەڵام ئێمە چونکە دەوڵەتمان نەبووە دەست بەسەر بووین زۆربەی زۆری میلۆدیەکانمان لێ دزراوە کراوە بە ناوی غەیرە کوردەوە ئەمە بەڕاستی بۆ ئێمە نمایی نیگەرانی وەکو هونەرمەند بەڵام جێی شانازیشە بۆ ئێمە کە خۆیاندان بەوە ئەنێن کە زۆربەی زۆری میلۆدیە جوانەکانی فارس هی کووردە هەر ئازیێت کێشی مایکەکە بێ بە مامۆستا سەباح مامۆستا سەباح کاکشوان باسی شتێکی جوانی کرد خاڵێکی جوانی وروژان ئەوەی کە هەندێک لە ئاوازەکانی وڵاتانی دراوسێمان با بڵێن کوردیە بەڵام بەداخەوە خەریکە وەکو بەرهەمی ئەوان بڵاو ئەکرێتەوە هەندێکیشیان ئەبینین پێزانینێکیانای ناوێک ئەبن ئەمە کورد وەکو خۆی وەکو هونەرمەندەکانی چۆن نەتوانێت هەستێت بۆی کە ئەو بەرهامانە بدواداچوونی بۆ بکات ساخی بکاتەوە ئێمە شوێنێکمان هەیە کاگمەزەری خاڵەقی ئێستا دانرا و ئێمە وەکو ئەنستوتۆیەک کە ئەو شۆنانەی لێ تۆمارێک ئێمە چێ لە شتەمویمەکانی ئێمە ئەبێ بەدوا خۆمان بەدوا چۆن بکەین و نووسینەوەمان هەبێ ئەنی تۆمار و نووسینەوە باشترین کارە بۆ ئەوەی بەرهەمەکانمان بزانین چیمان کردووە من لە ماخریە بەڕێز کاگامانجغازی و ئەزانم لە رووسیا لەوێ شوێنێکی دۆزیوەتەوە کە بۆی بتوانێت هێناوێتەوە سرودێکی ئەو زەمانە هینی چەند سەد ساڵێکە ئەو دۆزراوەتەوە هاناوەتەوە ئێرە و هەمیسان دیارە کە بە کوردی کراوە لە موزەخانەکانی رووسیا دۆزراوەتەوە بەڵام بەهەرحاڵ ئێمە بۆ خۆمان بە تایبەتی لە کوردستان ئەوە ئەچێ بۆ نزیکی 30 ساڵە ئێمە بەرهەمەکان ئەنووسرێتەوە تۆمارەکرێت شوێنی تایبەت هەیە ئێستا لە سلێمانی بە تایبەتی شتەکان هەمووی ئەنووسرێتەوە دائەندێ و بە خۆشحاڵیەوە زۆر لەو برادرانی کە تەخەڕوجیان کردو ئێستا لە کاری دکتۆرایە زۆربەی شتەکانیان ئەکرێ بە کتێب ینی ئەم ئاوازانی ئێمەش زۆربەی نووسراوەتەوە من دوێنێ پێرە کتێبێکم دەستکەوتی کاگ ئاراز ئیبراهیمە ئەو برادرانی تیپی شەید کارزان خۆی ئەندامی تیپ مۆسیقا سلێمانی بووە دوێنێ من کتێبێکم بینی پێشکەشم کراوە کە هەرچی سرودەکان و زۆربەی گۆرانەکانی شەید کارزان تیپی شەید کارزان لەو کتێبان نووسراوەتەوە بە شعرە و بە ئاواز دانەرەکان و بە وێنەکانەوە زۆر دڵخۆشم بەڕاستی هەوڵانی ئێمەش ئەم ئیشانی کەیکەین ئێستا بەڕاستی هەمووی ئەنووسینەوە هەمووی نووسراوەتەوە مامۆستا عادل هەمووی کردۆ بە نۆتە و هەموویمان پێیە ینی ئەمە ون نابێ بەڕاستی ئێمە سەبەتەمەن ئەم چەند ئیش بکەین ئینشەڵا دوایەوە بیکەین بە کۆنسێرت ینی بۆ چوار گۆرانی پێش گۆرانی بێش دوای بیکەین بە کۆنسێرتێک لە پارچی ئازادیا بێت لە دەروی لانی لە هەوای تەڵقا ینی بتوانین لەوێش عەرزێکین خەڵکێک بیبینێ کە ئێمەی نەبینیوە لە تەلەڤیزیۆن بەڕاستی ئەوەش ئازایەتی گۆرانی بێژەکانەکە پێمان وتن ئامادە بن هەرێک و ئیشێ نەدۆزێتەوە بڵە بەخوا من مەجالم نییە و کاتم نییە و توانم گۆرانی بێژەکانمان جاری بەجاری ئەواگەم بەس مۆسیقیەکان فەقیرانە مادونەن ئەوە لە ئێستا وەڵێت مەجال نییە وتم من وانی تەمەندە زوالەیەکی هەر لە خۆل لە مەجالم نییە بەس من وانی هیوادارم بەڕاستی گۆرانی بێژەکان هاوکارمان بن من ئەم مۆسیقیانە بەڕاستی بە ئازایان نەزانم چونکە دایمە ئامادەن لە شوێنی خۆیانە ئەم جارە ئاوای کرد کاگاریان یانیەوەی کە ناوانەوەیە جوڵەکەیە ئەو بەڵێنیاوە دەست خۆش بێت مایکەکەی بێ بە مامۆستا عادل ئەرێک نەبێت مامۆستا نانە گۆرانیم گۆرانیم نایە مامۆستا هونەرمەند بۆ نمونە بەڕێستان بەس ژەندنی ئامێرە مۆسیقیەکە بەسە یان بۆ نمونە هونەرمەندان کە بە دەنگیان بەشدارن گۆرانی ئەچڕن تەنها دەنگی بەسە یان پێویستە هونەرمەند بە گشتی ڕۆشنبیریکی گشتی لەسەر هونەریش هەبێت بەڵێ بێ هونەرمەند باگراوندێکی ڕۆشنبیری تەواوی هەبێت لەسەر کولتوری هونەری خۆی زایدەن دەوروبەر بیانی سوزانم
شارەزای ناوی دانەرەکان بێت شارەزای ئەو ئیشانە بێت کە پێشتر کراوە کە بە ناوی کۆڵەکەی هونەری کوردیەوە وەکو چۆنێ مامۆستا تایەر تۆفیق عەلی مەردان لەودی و سەیعەلی ئەزغەر ئەمانە ئەو دەنگە ڕەسەنانن کە ئێمە توانین ئیشیان لەسەر بکەین یاخود تەکنیکەکانیان وەرگرن ئەبێ هونەرمەند بتوانێت هەم مۆسیقی بتوانێت بڵێن ئەو دەنگانە پێچەوانە کاتۆ بە ئامێرەکەی خۆی بە جۆرێک کە سوودیان لێ ببینێ بەو جۆرە دەستی خۆش بێت هەڵە جوانەکەی توش بۆ نووسینەوەی نۆتەکان کاکاریان ئەوە مامۆستا سەلاح وتیتی بە تەمای ئیشەڵا ئیشن کۆنسرتن لەگەڵیان بەشدارە بێ پێمان بڵێ وەکو هەڵبژاردننی گۆرانیەکان تا چەند بەیەکەوە بە هاوکاری ئەم کارە ئەنجامێن و گۆرانیەکیش هەڵەبژێری لە هەستی خۆتەوە بە تایبەت نزیک بێت طبعا ئەو گۆرانێنی کە هەڵی بژێری لە هەست و ئەحساسی خۆتەوە نزیک بێ بەڕاستی بۆیە من هەر لێرەوە بە کاک سەباح هەڵم هەر کات پێویستی بە من بێت لە هەر شوێنێکە لە هەر کۆنسرتێکە لە هەر بەرنامەیەکە من لە خزمەتیابم نەک کاک سەباح من بۆ هەر ئیشێکی هوەری بەڕاستی چکە خۆم حەزم لە هوەرە حەزم لە کاری هوەریە بەڵام بە تایبەت کاک سەباح هەر کات پێویستی بە من بۆ لە خزمەت کاک سەباح واناکەم کە هاوکارن بە تایبەتی ئەبێ بێ مۆسیقای هونەری کوردی بە تایبەتی ئەو هوەری کە میلۆدەکانیان چووکردن و ئێمە بتوانین پەرەی پێبین و میلۆدی ئەسڵەکە ون نەکەین یعنی کە دەستکاری گۆرانیەکمان کرد میلۆدی ئەسڵەکە هەبێت ئێمە پەرەی پێبین ئەوە من مەمنونم کە کەسانێکی وەکو بێتە پێشەوە ئەگەر ئەو هاوکاریشمان بێ پێشمان بڵێ فێریشمانکە ئێمە پاسیەوەکەی دەست خۆش مامۆستاگیان بەرهەمێک کە ئامادەکاری بۆ نەکراوی پێشکەشمانی کەیت یا بەرهەمی خۆت بێت یا بەرهەمی هونەرمەندان هەتا دەمرم لەگەڵ دووری تۆڕانایە سەرهەڵ دەگرم شوێنێک بێت و بێلانایە ڕادەمێنم دەنگی هەناس هەدێتە گوێ دادەمێنم تۆ لەگەڵ مای تو دووری لێ لە خەیاڵما تۆ هەر کچەکەی جارانی تۆ لە ساڵما وەرزی عەشق و ماجبارانی هەتا دەمرێ لەگەڵ دووری تۆڕانایە یخوا تەمەن درێژ بێت کاک ئاریان زۆر جار ئەگەر مرۆڤ کارێکی زۆر ئەنجامدا ئیتر وەکو خۆی لێدێت و تەڵانەیە ئیتر وەکو جاران زۆر پێویستی بە سەرنج نەبێت زۆر پێویستی بە هەست نەبێت بەڵام گۆرانی بێژی ئایا وا هەیە تۆ هەر بەرهەمێکەوتت ئەبێ لەگەڵ یا هەست و دڵەکە تێکەڵکەی تاکو بنیشێ بەدڵی گوێگرەکەتەوە طبعا تۆ بۆ ئیش بۆ خەڵکێکی ئەبێ هەست و ئەحساسی خۆشی لەگەڵ بێ ئەو کارێک ئەیکەیت بێگومان ئەو ئاوازی کە هەڵی ئەبژێری ئەو تێکستێک کە هەڵی ئەبژێری بە تایبەت تێکست کە ئەبێ معاناتی ئەم سەردەمەی ئەم خەڵکی ئەمڕۆ بێ و ئاواز ئەبێ تا ڕادەیەک ئاوازێک بێ لەگەڵ ئەم سەردەمە و لەگەڵ ینی بۆ هەر چینێک بشێت ئەم مناڵ و هەم بە چینەکانی تر تا تەمەنی گەورەتر بۆیە ئێستا بەڕاستی من نامێ باسی هوەری ئێستا بکەم کە تێکەڵ و پێکەڵێک دروست بووە کاک سەباح ئیشارەتی پێکرد کە هوەری جاران چۆن بوو ئێستا هوەری ئێستا ئەبینین مەڕاستی بەڵام من هەتا بتوانم ئەو کارێکە ئەیکەم ئەو کارێکە بەتەواوی قەناعەتی خۆمەوە ئەیکەم و ئەو کەسانی کە جۆم لێ بگرن نوخبە بن بەسە ئیش لەسەر ڤیو ناکەم وەکو خۆم وەکو خودی خۆم وەڵا ئەمە چەند ملیۆن ڤیوی هەیە ئیترەمە لە قیممەیە نا ڕەنگە بە هەموو کارەکانمەوە بەهێن بەرهەم هەیە بوون منە هەر ئەو ڤیوی کە باسێکی بینەرێکی زۆر باشی هەیە دەنگدانەوەیکی زۆر باشیە بەڵام بۆ چەند ڕۆژێک بەڵێ پێزەبەت من کار لەسەر ڤیو ناکەم ڕەنگە بە هەموو کارەکانمەوە چەند کارێکم هەیە دوو ئەلبوم و چەند گۆرانیەکم هەیە ڕەنگە بە هەموویەوە
2 بۆ 3 ملیۆنی تێنەپەڕانە بێ یعنی معقول نییە ئێمە لەم کوردستانەیە 6 ملیۆن کەسین گۆرانیەک بڵاوە بێتەوە چوزانم 10 بۆ 15 ملیۆن ویوی هەیە تۆ ینی بەو حسابەی جەنابەت بێ مناڵی سەر بێشکە ژووی لێگرتووە بۆیە ئەمە هەمووی پارێت یا سەرفەکرێ هەمووی ڕکلامی بۆ کرێ هەمووی کۆمەڵە بەڵام ئەوەی کە حەقیقیە دیارە ئەو کەسانەی کە تۆیان ئەوێت بە حەقیقی ئەوەی کە سێرج بۆ بکە بۆت بگەڕێ ئەوە بینەری حەقیق و جۆگری حەقیقی دەستخۆش 18 ساڵ پێش ئێستا لە بەرنامەی کورسستانە گۆرانێکی هونەرمەند بەزە دەهێنیتەوە ئێستا توانی چەند گۆرانیەکی چەند گۆرانیە با یەکێک لەو گۆرانیانەمان پێشکەشکەیت بە چاوت خۆش بێ 2009 بۆ 2004 چەند ساڵەکە کەواتە 18 نییە کەمترە کەمترە بەڵێ فێڵێکیشی کردواتە ئەوە نەکۆن نییە چاومی تامنتا وبدا أجير سنم ججني لدايك بونتا روحم بدياري دينم ججني لدايك بونتا روحم بدياري دينم قولي باخي جيانا رقي جينا قول رجبي لتامني من بروا تماني تودن رجبي لتامني من بروا تماني تودرج بي دەنگت خۆش بێ یەخوە زۆر سپاس زۆر سپاس حەزەکەم ئاماژە بە کاری پێش ئەمە بکەم کە هەر ئاوا بەلای بوتم ئەوە ئاوازی کاروانی نەیبوو با ئەومان بەسەراتێ نەپەڕێ تێکستی مامۆستا ساڵح بێچار بوو کاری میوزیکی کاگە ئەفشین بۆی کرد دەنگدانەوەیکی باشی هەبوو ئەم کارەش هیوادارم کاگە باجت بە گەورەی خۆی بمان بورێ ئەگەر لە بەرنمەیەک یان لە شوێنێک گۆرانەکانی بڵێنەوە ئێمە هیوادارم لە جوانی و لە دەنجی ئەو پیاوەمان کەم نەکرد بێتەوە کاک باجت هونەرمەندێکی تایبەتە و هەمومان شانازی پێوەکەین بەڕاستی خۆشی تۆشەر بمێنێ ئینشەڵڵا ئەو هونەرمەندە دەنگ خۆشە دڵسۆزانەش بۆ کورد و کوردستان بمێنن تەمەند درێژ بن جا ئێمە لەگەڵ وینەرانمان بەردەوامە بین لەگەڵ دەنگە خۆشەکەی تۆش هەر لەگەڵ ئەم گروپە جوانەشە بەڵام با ئێستا بەیەکەوە وچانێک وەربگرین دوای ئەم وچانە ئەگەڕێنەوەلات. أي هناسا بناي شاو أي هزي بين لبرشاوي يان برويتو خدون كيلي درباز ناوي لنا خمداي ناخي خوم بوغاري درباز ناوي لنا خمداي ناخي خوم بوغاري ناخي خوم بوغاري بوغاري
تەنیا مەیلی حەزی نازت بۆ ئەم دڵم سەبوریە بۆ ئەم دڵم سەبوریە سەبوریە تۆ ئیلهامی ئەست و بیری خۆشماوێ وەک پەروانە منە سووتێم ئەمە عەشقی دڵ و ڕۆح و حەز و گیانە دڵ و ڕۆح و حەز و گیانە حەز و گیانە ئەی هەناسەم بینایی چاو ئەی هێزی پێ لەبەر چاوی یان بڕۆی تو خۆدونکەی لێ دەرباز نابی لە ناخم دای ناخی خۆم بۆ گەڕێ دەرباز نابی لە ناخم دای ناخی خۆم بۆ گەڕێ ناخی خۆم